سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان گیانەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە مەریوان مەترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر 4 بەندکراوی سیاسی خەڵکی شاری بۆکان ناڕەزایەتی کارمەندانی دەرمانخانەکانی پارێزگای کرماشان گواستنەوەی شەریفە موحەممەدی بۆ زیندانی لاکانی ڕاشت و سەپاندنی حکمی سێدارە بەسەر وەحید خانە سەنەمی. درێژەی هەواڵەکان گیانەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە مەریوان ڕۆژی دووشەممە 15 پوشپەڕی 1405 هەتاوی کۆڵبەرێکی گەنجی خەڵکی گوندی دووماڵی سربەشاری مەریوان بە ناوی سەلاح خۆشنەمەک لە کاتی کۆڵبەری لە بەرزایی سنووریەکانی ئەو شارە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان هێزەکانی جێگیر لە بنکە سنووریەکانی ویسەی مەریوان بەبێ ڕەچاوکردنی یاسای بەکارهێنانی چەک و لە مەودایەکی نزیکەوە تەقەیان لەم لاوە تەمەن 18 ساڵە کردووە و ناوبراوە دەستبەجێ گیانی لەدەستاوە. جێگای ئاماژەیە کە ناوبراو دووهەمین کۆڵبەرە کە لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا بە تەقەی ڕاستەخۆی هێزە داگیرکەرەکانی ڕژیم لە سنوورەکانی کوردستان گیان لەدەست دەدات و لەم نێوەندەدا ڕۆژی هەینی ڕابردووش کۆڵبەرێکی تەمەن 57 ساڵ بە ناوی وەزیر ڕەحیمی لە سنووری نەوسوو بە تەقەی ڕاستەخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا بوو. مەترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر 4 بەندکراوی سیاسی خەڵکی شاری بۆکان لە درێژەی گوشار و سەپاندنی حکمی سەرکوتگەرانەکان دژ بە چالاکانی سیاسی و مەدەنی لە کوردستان مەترسی سەپاندنی دووبارەی حکمی سێدارە بەسەر 4 بەندکراوی سیاسی خەڵکی بۆکان لە ئارادایە. ئەم 4 بەندکراوە سیاسیە بەناوەکانی ڕزگار بەیگزادە بابامیری، پژمان سوڵتانی، سۆران قاسمی و کاوە ساڵحی کە لە کاتی شۆڕشی ژنجیان ئازادیدا دەست بەسەر کرابوون ماوەی 37 مانگە لە زیندانی ناوەندی ورمێ ڕاگیراون و هاوکات بەندکراوێکی دیکە بە ناوی تەیفور سەلیمی بابامیری هەمان مەترسی لەسرە. ناوبراوان پێشتر بە تۆمەتی بەغی و محاربە لەلایەن دادگای ئینقلابی ورمێ حکمی سێدارە و 15 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپا بوو کە هەرچەندە ئەم حکومە لە دیوانی باڵای وڵات هەڵوەشێنرایەوە و ڕەوانەی دادگای مەهاباد کرا، بەڵام ئێستا نیگەرانیەکان لەسەر ئەگەری سەپاندنەوەی حکمی سێدارە بەردەوامە. ناڕەزایەتی کارمەندانی دەرمانخانەکانی پارێزگای کرماشان ڕۆژی یەکشەممە 14 پوشپەڕ ژمارەیەک لە کارمەندانی دەرمانخانەکانی پارێزگای کرماشان لە درێژەی ناڕەزایەتیە پیشەییەکاندا دژ بە خراپی بارودۆخی کار و کێشە قورسە ئابوووریەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. نوێنەری کارمەندانی ناڕازی ڕایان گەیاندووە کە هەر چەندە دەرمانخانەکان بەشێکن لە سیستەمی دەرمان و تەندروستی وڵات، بەڵام کارمەندەکانیان وەک ملیۆنان کرێکاری دیکە لەژێر هێڵی هەژاریدا دەژین و بەدەست کەمبوونی حەقدەست و نەبوونی ئاسایشی پیشەیەوە دەناڵێنن. لە لایەکی دیکەوە بەهۆی بەرزبوونەوەی کرێدووکان، کەمبوونەوەی هێزی کڕینی خەڵک و دابەزینی فرۆشی دەرمان، دۆخی دارایی زۆربەی دەرمانخانە تایبەتەکانیش ڕووبەڕووی ئاستێکی خراپبووەتەوە و ئەمەش گوشارێکی زیاتری خستووەتە سەر بژێوی کارمەندان. گواستنەوەی شەریفە موحەممەدی بۆ زیندانی لاکانی ڕەشت ڕۆژی دووشەممە 15 پوشپەڕ بەهۆی دژایەتیکردنی درێژکردنەوەی مۆڵەتی مرەخەسی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە شەریفە موحەممەدی چالاکی کرێکاری پاش تێپەڕبوونی 3 مانگ مۆڵەت ناچار کرا بگەڕێتەوە بۆ زیندانی لاکانی شاری ڕەشت. ئەم گواستنەوەیە لە کاتێکدایە کە هەفتەی ڕابردوو دایکی ناوبراو بەهۆی گوشاری دەرونی و جەڵتەی دڵ لە نەخۆشخانەی دەرمان دەکرێت و گەڕانەوەی ئەو چالاکە بۆ بەندیخانە دۆخی بنەماڵەکەی زیاتر خستووەتە ژێر مەترسیەوە. شەریفە موحەممەدی کە پێشتر حکمی قورسی سێدارێ بەسەردا سەپا بوو بۆ ماوەی 2 ساڵ لە چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا بوو، تەنیا بۆ ماوەیەکی کورد مۆڵەتی چاوپێکەوتن لەگەڵ هاوسەر و منداڵەکەی پێدرا و گەڕاندنەوەی دووبارەی بۆ زیندان شەپۆلێکی نوێ لە ناڕەزایەتیەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی لێکەوتووەتەوە.
درێژەی کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئێرانبرگ. سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە 15 پوشپەر کرێکارانی کارگەی ئێرانبرگی شاری ڕەشت بۆ حوتەمین ڕۆژی بەردەوام لە پێناو بەدەستهێنانی مافە سەرەتاییەکانیان لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ئەو کارگەیەدا کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی ڕایان گەیاندووە کە لە ماوەی 6 ڕۆژی ڕابردووی کۆبوونەوەکانیاندا چەندین جار بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیان پێدراوە، بەڵام ئەم بەڵێنانە تەنیا لە چوارچێوەی دروشتدا ماونەتەوە و بەرپرسان هیچ هەڵوێستێکیان بۆ پێدانی حەقدەستە دواخراوەکانیان نییە. ناڕازیان جەخت دەکەنەوە کە بەهۆی نەدانی حەقدەست و مافی بیمەکانیان ژیانی بنەماڵەکانیان تووشی قەیرانی قورسی ئابووری بووە و تاکاتی جێبەجێبوونی تەواوی داواکاریەکانیان و دیاریکردنی دۆخی پیشەییان بەردەوام دەبن لە مانگرتن و کۆبوونەوەکانیان. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کانگەی مسی ڕەفسەنجان. ڕۆژی دووشەممە 15 پوشپەڕی 1405 هەتاوی ژمارەیەک بەرچاو لە کرێکارانی کانگەی مسی درەخشانی تەختی گومبەز لە شارستانی سیرجان دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە دۆخی ژیانیان دەستیان لە کار کێشاوە. کرێکارانی مانگرتوو وێڕای ئامادەبوون لە کارگەکەدا پرۆسەی بەرهەمهێنانی بە تەواوی ڕاگرت و بە وتنەوەی دروشم داوای پێدانی 3 مانگ حەقدەستی دواخراوی خۆیان و دەستبەجێ هاتنە دەنگی بەرپرسانی پەیوەندیداریان کرد. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بەڕێوەبەرایەتی کانگەکە هیچ ڕوونکردنەوەیکیان سەبارەت بە هۆکاری دواکەوتنی حەقدەستی کرێکاران نەداوە. لە کاتێکدا کە گرانی بژێوی ژیان و بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان کرێکارانی لە دۆخێکی زۆر خراپی دارایی و گوزەراندا هێشتووەتەوە. کۆبوونەوەی هاوڵاتیانی خوازیاری کار لە هۆیزە و دەست بەسەرکرانی ژمارەیەکیان. لە درێژەی کۆبوونەوەی ناڕەزایەتیەکان لاوانی بێکار و خوازیاری کار لە شارستانی هۆیزەی سەر بە پارێزگای خوزستان راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزە ئەمنیەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ناڕازیان و ژمارەیەکیان دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریە گەیشتوەکان ئەم لاوانە پاش کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری ئەو شارە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە ڕفێندراون و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون و تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووس و بارودۆخی ڕاگرتنیان لە بەردەستانیە. دەرکردنی لانیکەم 58 کرێکاری شاغڵ لە شرکەتی دەریایی ئێران سەدرا. بە پێی دوایین زانیاریەکان خاوەنکاری کۆمپانیای پیشەسازی دەریایی ئێران ناسرا و بە سەدرا بە شێوەیەکی بە کۆمەڵ 58 کرێکاری ئەو کۆمپانیایە لەسەر کارەکانیان دەرکرد. کرێکارانی دەرکراو ڕایان گەیاندووە کە لە پاڵ پاشەکەوتەکردنی حەقدەست و مافە سەرەتاییەکانیان دەرکردنی ئەم ژمارە زۆرەی هێزی کار نیگەرانیکی قورسی لەسەر داهاتووی پیشەیی کرێکارانی دیکەی کۆگای دروست کردووە. شایانی باسە کە ئەم کرێکارانە پێشتر چەندین جار بەهۆی نەدانی مافەکانیان کۆبوونەوە، بەڵام بەرپرسانی کۆمپانیاکە لە بڕی چارەسەرکردنی کێشەکان بە دەرکردنیان هۆکاری دروستبوونی قەیرانی گەورەی دارایی بۆ خێزانەکانیان بوون. سەپاندنی حکمی سێدارە بەسەر وەحید خانە سەنەمی. وەحید خانە سەنەمی یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو کە ئێستا لە زیندانی تارانی گەورە ڕاگیراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی محاربە حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. کۆبوونەوەی دادگاییکردنی ناوبراو لە مانگی گوڵانی ئەمساڵدا لە لەقی 15 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەڵەواتی بەڕێوەچووە و حکمی سێدارەکەی لەم ڕۆژانەی دواییدا بە فەرمی پێڕاگەیەندراوە. ناوبراو مانگی ڕەشەمەی ساڵی 1404 هەتاوی لە پەیوەندی لەگەڵ ناڕەزایەتیە سەرتاسەریەکان دەست بەسەر و پاش تێپەڕکردنی قۆناغی لێکۆڵینەوە و ئەشکەنجەی قورس ڕەوانەی بەندیخانەیە فەشافویەکرا کە ئێستاش لە بارودۆخێکی زۆر دژواردا لەو گرتوخانەیەدا ڕاگیراوە. دووبارە دەستنیشانکردنەوەی غوڵام موحسێن موحسینی ئیژەیی وەک سەرۆکی دەستگای قەزای ڕژیم. بە پێی راپۆرتەکان غوڵام موحسێن موحسینی ئیژەیی لە ڕێگەی حکمێکەوە کە میدیاکانی ناوخۆی ئێران بڵاویان کردووەتەوە و واژوەی مجتەبا خامنەیی لەسەرا بۆ جارێکی دیکە وەک سەرۆکی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی دەستنیشان کرایەوە. موحسینی ئیژەیی لە هاوینی ساڵی 1404ەوە سەرۆکایەتی ئەم دەستگایە لە ئەستۆیە و لە خۆلی 5 ساڵی یەکەمی چەند ڕۆژی پێش ئێستا کۆتایی پێهاتووە. ناوبراو لە کاتی ناڕەزایەتیەکانی بەفرانباری ساڵی ڕابردووەوە بەتایبەت
پاش دەستپێکردنی شەڕی 40 ڕۆژە چەندین جار داوای لە قازیەکانی ڕژیم کردووە کە بەبێ چاوپۆشی و لە زووترین کاتدا حکمی قورسی بەسەر دەست بەسەرکراوان و تۆمەتباراندا بسەپێنن کە بەم هۆیەوە لە پاش شەڕی 40 ڕۆژە ڕێژەی لە سێدارەدان و زەوتکردنی داراییەکانی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووتەوە. راپۆرتەکان سەبارەت بە پێشوازی نەکردنی خەڵکی تاران لە ڕێوڕسمی ناشتنی خامنەی بەپێ هەواڵی گەیشت و سەرەڕای بڕیاری فەرمی حکوومەت بۆ داخستنی زۆرە ملێ بازاڕ و پیشەکانی تاران بەمەبەستی بەڕێوەچوونی ڕێوڕسمی حکوومەتی ناشتنی عەلی خامنەیی وێنە و ڤیدیۆ بڵاوکراوەکان نیشان دەدەن کە کاسبکاران دوکانەکانیان دانەخستووە و پێشوازیان لەم مەراسمە نەکردووە. بەپێ راپۆرتەکان تێچوویەکی ملیاردی بۆ ئەم ڕێوڕسمە تەرخان کراوە و هەموو میدیاکانی دەسەڵات بۆ کۆکردنەوەی خەڵک بەسیج کرابوون، بەڵام ڕێژەی ئامادەبووان تەنانەت بەقەد نیوەی توانای یاریگای ئازادیش نەبووە. دانەخستنی بازاڕی تاران و چۆڵبوونی شوێنی مەراسمەکە لەلایەن شڕۆڤەکارانەوە وەک نیشانەیەکی ڕوونی تێپەڕینی کۆمەڵگای ئێران لەم دەسەڵاتە دیکتاتۆریە دەستنیشان کراوە کە ناتوانێت تەنانەت بۆ دوایین شانۆی ڕێبەرەکەشی دڵسۆزی گشتی بەدەست بهێنێت. بەردەوامی مانگرتنی دوو شارومەندی بەریتانیایی لە ئێڤین لە خواردن. بەپێ راپۆرتی گەیشت و گریک و لیندزی فۆرمەن دوو شارومەندی وڵاتی بریتانیا کە لە بەندیخانەکانی ئێڤیندا بەندکراون دژ بە جێبەجێ نەکردنی داواکاریەکان و بێبەشبوونیان لە مافە یاساییەکانیان هێشتا لە مانگرتن لە خواردن بەردەوامن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە دۆخی تەندروستی ئەم دوو بەندکراوە بە تایبەت لیندزی فۆرمەن بەهۆی بێبەشبوونیان لە چاودێری پزیشکی و نەبوونی پشکنینی ڕێکخراوی زۆر خراپ هاوکات گریک فۆرمەنی زیاتر لە 16 کیلۆگرام لە کێشی خۆی لەدەستداوە و ژێر گوشارێکی زۆری جەستەیی و دەرونیدان. شایانی باسە کە ئەو دوو بەندکراوە بیانیە تەنیا لەم دوایانەدا ڕێگەیان پێدراوە پەیوەندی بە پارێزوەرەکانیانەوە بکەن. دەستپێکردنەوەی بازاڕەکانی نێوان کۆماری ئیسلامی و قەتەر. ڕاوێژکارانی بازرگانی کۆماری ئیسلامی لە دۆحە ڕایگەیان کە بازرگانی دەریایی نێوان ئێران و قەتەر پاش 5 مانگ ڕاوەستان و قەدەغەکردنی هاتوچوو دووبارە دەستی پێکردوێتەوە. ئەم بڕیارە پاش ئەوە دێت کە وەزارەتی گواستنەوەی قەتەر لە بەیاننامەیەکدا ڕایگەیان کە هاتوچووی هەموو جۆرە کەشتیە بازرگانیەکان ئازادە و کەرەستەی پاراستنی پێویست دابین کراوە. شایانی باسە کە پێشتر دەسەڵاتدارانی قەتەر بەهۆی دۆخی نائارامی ئەمنی لە ناوچەکەدا داوایان لە خاوەنی هەموو جۆرە کەشتیە کردبوو کە چالاکیە دەریاییەکانیان ڕابگرن، بەڵام ئێستا گەشتە بازرگانیە دەریاییەکان لە نێوان هەردوو وڵاتدا گەڕاوەتەوە بۆ دۆخی ئاسایی. هێرشی حوسیەکانی یەمەن بۆ سەر کەشتیە بازرگانی لە نزیک لەنگەرگەی حودەیدا. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی ئۆپەراسیۆنی بازرگانی دەریای بەریتانیا ڕایگەیان کە راپۆرتێک سەبارەت بە هێرشکردنە سەر کەشتیەکانی بارهەڵگر لە دووری 30 مایلی دەریایی لە باشووری ڕۆژئاوای بەندەری حودەیدەی یەمەن پێگەیشتووە. ئەم کەشتیە بازرگانیە پەیامی فریاکەوتنی ناردووە و ڕایگەیاندووە کە لەلایەن چەکدارانی نەناسراوەوە هێرشکراوەتە سەری و هاوکات دەوڵەتی یەمەن پشڕاسی کردووەتەوە کە 14 سەربازی لە هێرشی هێزەکانی حوسی لە باشووری حودەیدە کوژراون. ئەم شەڕە و پێکدادانە توندانە تەنیا ڕۆژێک پاش ئەوە ڕوودەدەن کە حوسیەکانی سەر بە کۆماری ئیسلامی بە تۆمەتی ڕێگریکردن لە نیشتنەوەی فڕۆکەیەکی ئێرانی لە یەمەن هەڕەشەی هێرش بۆ سەر بەرژەوەندیەکانی عەرەبستانی سعودیەیان کردبوو. دو هەواڵمان سەبارەتە بە بڕیاری وڵاتانی ئۆپێک پلاس بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت. بەپێی راپۆرتی گەیشت و وڵاتانی بەرهەمهێنەری نەوت و ئەندامی ڕێکخراوی ئۆپێک پلاس لە کۆبوونەوەیەکدا ڕایگەیان کە پشکی بەرهەمهێنانی نەوتی خۆیان بە درێژەی 188,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاد دەکەن. ئەم بڕیارە لەلایەن 7 بەرهەمهێنەری سەرەکی بریتی لە عەرەبستانی سعودی، رووسیا، عێراق، کوێیت، قەزاقستان،
جەزایر و عمان دراوە و لە مانگی ئاگۆستی داهاتووەوە دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. لە بەیاننامێ فەرمی ئەم ڕێکخراوەدا ئاماژە بەوە کراوە کە ئەم گۆڕانکاریە پاش ئەوەیە کە لە کاتی داخرانی گەروی هورموز لە شەڕی ئەم دوایێ ئەمریکا و ئیسرائیل دژ بە کۆماری ئیسلامی بەشێک لە وڵاتانی کەندا و ئاستی هەناردەکردنیان کەم کردبووەوە و ئێستا دەیانەوێت بازاڕەکە ڕێک بخەنەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەش کردن. کاتی ساتێکی خۆش بۆ هەموو لایەتان.